چەندین چیرۆک و ئەفسانەی جیاواز وەک باگراوندی ڕۆژی خۆشەویستی یان ڤالانتاین باز دەکرێت کە دیارترینیان لە سێدارەدانی قەشەیە کە بە ناوی ڤالانتینۆس. چەندین جۆر لە ئۆتۆمبیلە دێرین و باخدارەکانی سەردەمی یەکەمی جەنگی جیهانی لە پاریسی پایتەختی فەڕەنسا لە پێشانگایەکدا لەلایەن خانەی هونەریەوە خرانە زیادکردنی ئاشکراوە. کۆریەکان پێیان وایە زراوی ورد چارەسەرێکی باشی نەخۆشە جیاوازەکانە، بە تایبەتی نەخۆشیەکانی شێرپەنجە تاکو و نەخۆشیەکانی دیکەی جەستە. وێزگا هەفتانە بە چەندین بابەتی هونەری هەمەڕەنگەوە میوانی ماڵەکانتان دەبێت. بەرنامەی وێزگا ئێوارەی هەینی کاتژمێر 6:30